حسین کەریم لەدایکبووی ساڵی 1966 لە ساڵی 1970ەوە لە ڕێگەی هیوا کوردیەوە هیوای برام پەیوەندیم کردووە بە ڕێخستەکانی ناوشارەوە لەگەڵ ئەوە چالاکیەکانمان دەست پێ کردووە زۆرینەی چالاکیەکان کە ئەو بەشە و ئەنجامی ئەدا من بەیانەی سەری نووسینەکانی سەر دیوار و بەیاناتەکانمە کرد لە ڕێگەی ئەوە ئیتر من هۆگر بووم زۆر جار کە گۆڕایەڵی ئیزاعەکانی پارتی بووم ئیتر وام لێ هات کە خۆشم زیاتر لە ناو سیاسەتا خۆم ببینمەوانێ پلەکانی حیزبیشم لە ساڵی 90ەکە کە لە ڕاپەڕینەکەیە دەستی پێکرد من بووم بە مامۆستای شۆڕش لە ناو پێنجۆنە بووم بە مامۆستا 4 ساڵ لەوێ خزمەتم کرد چوومە هەڵەبجە چوومە هەولێر لە هەولێرە زیاتر بڵین دەستم کردەوە بە خوێندن زانکۆی سەلاحەدینم لەوێ تەواو کرد بەشی پەروەردەی وەرزشی چونکە خۆم هۆگری وەرزش بووم چاکەزان دوای ئیشەڵڵا یەنە سەر بوارەکانیش کە من لەو ڕێگەوەی ئێستاش خزمەت دەکەم یعنی بەڕاستی هەردوو بوارەکە من خزمەتم کردووە دانەبڕاوم لێ هەتا چۆن لە شانەوە من دەستم پێ کردووە ئێستا ئەندام مەکتەبم لە ناو لقی چواری بەڕێزە. لە ڕاپەڕینەکەی 1990ەکە کە کاتێک ئیزاعەکان دەست پێکرد کە ئێستا بڵێن شەڕی شایەکە سازەکرێن لە ناو شاری سلێمانیە من وەکو کوڕێک هەچەندە تەمەنێکی واشان نەبووم بەڵام چونکە لە هەشتاویەکەوە من هۆگری مەسەن سیاست ببووم جلی کوردیم لەبەر کردووە شان بەشانی براکەم دڵنیابە کە من یەکێ بووم لەو کەسانەی کە نانم بردووە بەرەو گۆیژە بۆ ئەوەی خزمەتی من ئەوە من لێک نەیاوەتەوە کە ئەمە کەسێکە چلایەنەکە مهم ئەوەیە خزمەت هاتوون ناو کوردستان ڕزگارکەن نانم بردووە بەرەو پیریان و هەتا کە هاتوونەتە ناو کۆڵانەکانیشەوە من خزمەتم کردن و هێناونەتەوە ماڵەوانە و دایکە گیان ئەمانە پێشمەرگەم دایکم بەبێ ئەو هیچ شتێک نان چێشتی حازر کردو نان و چێشتی دەرخوارداون. من خێزانەکەم خێزانێکی ئاسایی بوو مام ناوەند بوون لە ڕووی ژیانەوە بەڕاستی ئەوان هۆگری یعنی وایان لێکردم کە من پەرە لە بوارەکانمە بم هەم لە وەرزشەکەم هەم لە سیاسەتەکە لە وەرزشەکە باوکی ڕەحمەتیم یعنی وای لێکردم کە بتوانم لە ناو وەرزشا خۆم ببینمەوانێ دوایش هیوا کوردی برام وای لێکردم کە لە ناو سیاسەتا و چونکە لە هەموو ڕاکردن و لە هەموو پێشمەرگایەتی ئێران و دەربەدەریەکانە من وەکو پێشمەرگەیەکی فعلی لەگەڵ براکەما بووم ئەوانەی حیزبی زۆر ئەزانن کە من چ ڕۆڵێکم هەبووە لە ڕووی سیاسەتەوە لە ناو وەکو هەر پێشمەرگەیەکی ئافرەتیش من کارم کردووە لە ناو پێنجێن و لە ناو سنوورەکانی کەیە ئەگەر بڵێم من یعنی زیاتر چەند جار سوپاسنامەکانیشم هەیە سوپاسنامەم لە ناو حیزبەوە لە ناو ڕێکخراوەکانەوە پێگەیشتووە لەبەر ئەوەی کە بنەماڵەکەم کورتپەروەر بووە من وام لێ کردووە بەس خزمەتی کوردایەتی بکەم دژی هیچ حیزبێکیش نەوەستاومەتەوە بەس من ئەمەوێ کوردایەتی بکەم و کوردستانی.
طبعا ئێمە لە هەڵبژاردنەکانە ئەبێ بچین لە کەرکووک دەنگ بم چونکە هاوسەرەکەم کەرکووکیە منیش بۆ مناڵەکەشم ساوا بوو بە تەنیا ڕۆشتوم بۆ کەرکووک ناوی خۆم دۆزیوەتەوە لە ناو مەکتەبەکەیە بەس لەبەر ڕیفراندوم و سەرکەوتن و سەرکەوتنی حیزبمان و لەبەر ئەوەی کە سەربەخۆی بۆ کوردستان دابین کرێ من تەنیا دەنگەکەی خۆم نەفەوتانوە ڕۆشتم لە کەرکووک ئەو ڕۆژە دەنگم یا و گەڕامەتەوە یعنی ئەبێ ئێمە لە هەر شوێنەکە بێت بتوانین خزمەت بە کوردایەتی و بە ئەو لایەنەی کە ئێمە بە دڵمانە بەڕاستی هەوڵی بۆ بین چونکە ئەگەر ئێمە هەوڵی بۆ نین و خزمەتی نەکەین دڵنیا بە هیچ کاتێ سەرکەوتن بەدەست نایێت. بێجگە لە کاری سیاسی کە لە مناڵیەوە خەریکی سیاسەتیش بووم وەکو بنەماڵەکەم هۆگیری وەرزشیش بووم وەرزشم بەدوور نەکردەوە لە سیاست هیچیانم بەدوور نەکردووە لەبەر ئەوە من لە مناڵیەوە خولیای وەرزشم ئەمیش هاندەرەکەی باوکم بووە کە باوکم هاندەرێکی باشم بووە زۆر گرنگە ئەگەر گەورەیەکی ماڵ یا دایک برایان باوک هاندەری بێ دڵنیا بە لەو ئیشانە سەرکەوتن بەدەستهێنی منش بە ڕەحمەت بێ باوکم یەکەم کەس بووە کە هاندەرم بووە لە بواری وەرزشەکەیە کە بتوانم هەتا ئێستا لە شەشی ئیبتیداییەوە من وەرزش ئەکەم لە پێشە لە گۆڕەپان و مەیدانەوە دەستم پێکردووە هەتا تایکواندۆ کە تایکواندۆ لە ئێستاشە لە وایتایە سەرەتام لە وایتایە ینی بڵین دەست پێکەم بەڵام ئیترەوەیە ئیشەڵڵا وەکو ڕاهێنەرێکیش لێرە کارەکەم. ئەم یاریانەی کە تایکواندۆ لە ساڵی 2004ەوە ببوورە لە 98ەوە من یاری تایکواندۆەکەم کە یەکەم ئافرەت بووم پلەی تەحکیمیم بەدەستێناوە لە بواری تایکواندۆیە لەو یاریە لە ڕووی یاریەکەوە لە ئیختیباراتە کە لە ئێمە لە ئیتیحادی عێراقا یاریمە ئیختیبارمان بۆکرا من لەوەیە ئێستا پشتێنی دوودانی ڕەشم چونکە هەتا نۆدان ئەڕوا لە نۆدانەکە لە ڕەشەکەیە ئەبێ بە نۆدان ئێستا من دوودانم ئیتر لەبەر ئەوەی کە گەڕاومەتەوە ناو سلێمانی و خولیای مەسە مامۆستام و بەکاری ئیش و کاری ماڵەوە نەمتوانیوە پشتێنەکانی کە بەدەست بێنم ئیتر لەبەر ئەوەی کە خولیای ئەوەم ئێستا دەسم کردە بە وایتای ئەمیش یەکێکە لەو یاریانەی کە نزیکە لە هونەرە جەنگیەکانەوە کیبۆکسێنە تایبۆکسێنە بەڵام ئێستا ئەمیش ئەمەوێ وەکو ڕاهێنەرێکی ئافرەت یەکەم کەسم لە ناو سلێمانیشە بڵین ئەم یاریە پەرە پێدەم من لێرەوە زۆر سوپاسی کاگاباڵەکەم کە هاندەرم بووە بۆ ئەم یاریە کە بتوانم ئەم یاریە پەرە پێبم و من زۆر سوپاسی مامۆستا ڕزگار ئەەکەم ڕزگار مەحموود کە ئەو ڕاهێنەرێکیشم بۆ لەم یاریە تو ئەگەر نازان هەچێک بیت ئەبێ ڕاهێنەرێکی هەبێ لەخۆ باشتر بێ بەڵام ئێمە بڵین وەکو پیا و مامۆستا ڕزگارە کە هاندەرمە بەڵام وەکو ئافرەت هەتا ئێستا لە ناو کوردستانی شانیە من یەکەم کەسم کە ئەم یاریە هەڵگری ئەم یاریە بم ئیشەڵڵا بە هیوای سەرکەوتنسا وەکو ڕاهێنەرێکیش ئەمەوێ لێرەوە کە گویان لێبێت ئەو ئافرەتانە ئەو کەسانی کە خولیای ئەم یاریان بێن مەسەن بۆی ئێمە بتوانین پەرە بە یاریەکە بین.
لەناو ئەم حەلەبەیە ئەنجام ئەدرێ هەموو یاریەک شوێنی خۆی هەیە یاری وایتایش لەناو ئەم حەلەبەیە ئەنجامەدرێ بۆ ئەوەی کە یاریزانەکان نەکەونە دەرەوە چونکە زەربات هەیە زەرباتمان هەیە ئەمە ئێستا کە بە تۆ پێڵین واقعی ئەمە دەست ئەم حرەکەی کە وەرەگرێت مەسەن بەو شێوەیە یان لێ ئەدرێ ئەمانە بەو شێوەی بۆی بتوانانی کە تۆ ئێساڵی ئەوە قورسە بۆی زەرریشی پێنەگات و بتوانانی زەربەکان دەرکات من لێرەوە سوپاسی واکاکەم چونکە ئەو یەکێ بۆ لە هەندەرەکان کە بتوانێت ئەو ڕێکخراوی واکە کە ئێمە لەناو کوردستانە پەرە بە یاریەکە بین لێرەوە زۆر سوپاسیانەکەم. ئەمە یەکێک لە حرەکەی تایکواندۆکانمان ئەمە جیاوازە لەوە مەسەن ئەمە جیاوازە لەو یاریە ئەمە پێڵەن تایکواندۆ ئەمە پەندەڵە بۆ شێوەیە ئەمە چونکە ئەم یاریە کەوتم لە ئەو حرەکەی کەکردم ئەمە دوورە لەوە ئەمە تایکواندۆ بوو بەڵام ئەم دەستکێشانە هی مۆنتایە ئەمە مۆنتای حرەکەی ئەم جیاوازە ئەم حرەکەیە ئەمە 6 حرەکە لە خۆ ئەگرێ بەڵام قاچ 3 حرەکە لە خۆی ئەگرێ ئەتوانین مەسەلەن بەو شێوەیە ئەتوانین ئەم حرەکانە لە قاچە بەکاربێن لە ئەژنوەیە چون بەڵام ئەمە 6 حرەکە بەس بە ئەنیشک و بەدەست ئەتوانین ئەم حرەکانە لە مۆنتایە بەکاربێنین من هەردوو یاریەکەم تێکەڵاو کردو لێرەوە. خۆزگە بریە 1000 جار بریە من ئاواتێکم ئەهاتە دی لێرەوە سنتەرێکم ئەکردەوانێ بۆ هەموو یاریە وەرزشەکانی کە کچان لە خۆ بگرێت بۆ ئەوی بتوانم لە هەموو یاریە وەرزشەکانە ڕۆڵی کوردستان پەروەردە بکەم بە کەسێکی وەرزشکار بۆ ئەوی دوور بن لە هەموو خەفەتێک و لە زۆر لە کارە نابەجیەکانی تەکنۆلۆژیە زۆر سوپاسدانەکەم.